ئەوە چارمانیشە لێرە شەو ڕۆژ لە خزمەت داکەم بە قورعان چەندی ئاگا لە داکرد بیکەمە لۆ هەموو خەرچی چەندی خزمەتی داکرد بکەیتمە ئەرکە لەسەر شارمان هەتام برنی خزمەتی داکمان بکەین ئای دایک تۆ چەند گەورەی ئەمە کاگڕانجدەرە بە واقعی فێری وانەی خۆشەویستی و خزمەتکردن و وەفا بۆ دایکمان دەکات وانەیەک تەنها قسە و خۆدەرخستنی سۆشیال میدیانە وەرن چیرۆکی ئەم مەردی خوایەتان بۆ باس بکەم کە چی دەکات بۆ دایکی دایە فەخریە ئیسماعیل تەمەنی 73 ساڵە ماوەی 4 مانگە بێهۆشە لە نەخۆشخانەی ڕۆژاوای هەولێر لەژێر چاودێری چڕی تەندروستیە دایە فەخریە کە دایکی کاگڕەنجدەرە و دانیشتووی گوندی تووڕەقی شاری هەولێرن بەهۆی جەڵتەی مێشک و دڵەوە ئێستا تەندروستی زۆر ناجێگیرە بەڵام ئەم کوڕە خەمخۆرەی ئەم پیاوە مەردە ئامادە نییە یەک دەقە دایکی بەجێ بهێڵێت تاکم بەر بۆ جەڵتە لێیدا نێچیشکا لە پاش نێکی 3 جەڵتە لێیدا یەک لە سەری یەک لە دری یەک لە چۆچی خینمەیە چتۆ ناو سیپەلاکی ئیچۆچی یاڕەبی ئەو خوای گەورەیە پایەبەرزەکە کاکە ڕەنجدەر بە دڵێکی پڕەوە قسەی بۆ کەیفی مەلا حەسەنی پەیامنێرمان کردووە دەڵێت ئێستاش تەنها گوێم لە یەک وشەی دایکم بێتەوە وا دەزانم هەموو دنیاهی منە تاکە ئاواتمە 4 مانگە شەو و ڕۆژ لە خزمەتی دایکمم شەوێکیش نەچوومەتەوە ماڵەوە تەنانەت ئاوڕ بکەوە زام هەموو دنیای منە هەر بەس کەلیمە قسە چ بکە وە دەزام هەموو دنیای منە عەدە دێگۆ ڕەنج و چەند ئەمن لە تۆ ڕازیمە خوا و پێغەمبەر هەندە لێت ڕازی بی خوای گەورە شیفا و ڕەحمی خۆی بەدایە فەخرێ ببەخشێت ئەجری کاکە ڕەنجدەریش بداتەوە ئینشاءڵڵا هێز و توانای زیاتری پێ ببەخشێت اینجا کاکە ڕەنجدەر خۆشی پیشەی شۆفێری تاکسیە واتە داهاتی سنووردارە و 4 مانگە وازی لە کاسپەکەی خۆشی هێناوە لەبەر خاتری دایک وەک خۆی دەڵێت نزیکەی 10 ملیۆنی خەرج کردووە توانای دابینکردنی دەرمانەکانی دایکی نەماوە هیوادارم خوا پێداوان بتوانن خەمی کاکە ڕەنجدەر کەم بکەنەوە بتوانن دەرمانەکانی دایکی دابین بکەن عرف و عادەتی کوردایەتی پێمان دەڵێت کاکە ڕەنجدەر بێئومێد نابێت پشتیوان بەخوای گەورە پیاوی باش و دڵسۆزمان زۆر زۆرە خەرچەکەی پێم دابین ناکرێت 4 مانگ بەدە خۆشە لێرەوی ئەمە جوانترین پەند و ئامۆژگاریە بۆ هەموو ئەوانەی دایکیان ماوە کاک ڕەنجدەر دەڵێت خزمەتیان بکەن هەرچیەکیان بۆ بکەن هێشتا کەمە خزمەتی دایکتان بکەن پێشەوەی ڕۆژێک بێت وەک کاک ڕەنجدەر حەسرەتی بیستنی تەنها وشەیەکیان بن خوددا لە دایکی ئەوانە خۆش بێت کە وەفاتیان کردووە تەمەنی دایکی ئەوانەش درێژ بکات کە ئێستا لەم ژیانە خوددا نیعمەتی بوونی دایکی پێداون بەڕێزان ئەڵێ دەقیق ئەو کاتەی کە قسە لەگەڵ خوای گەورەکەی ئەگەر دایکت بانگی کردی وەڵامی بەرەوە خوای گەورە هەرگیز لەو کارەی تۆ نیگەران نابێت بمێنێت بە سەلامەت